تەنها بە ناوی خوای بەخشندەی میهرەبان گەڕان لە نێو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە چوار وەرزەی ساڵدا بۆ خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباو جێگای شانازی و فەخرە. لەوەش زیاتر کە مەهەی دڵخۆشیە ئێوەی خێرخواز و بەخشندە هەمیشە دەست و پەنجەتان نەرم بووە لە کاری خێرخوازی لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە. بێنە بەرچاوتان بەرنامەیەک لە هەرێمی کوردستان شار بە شار و دێبەدەی کوردستان دەگەڕێت. لەکوێ هەژارێک نەدارێک هەبوو بێ ئەوەی دەناسێنێت و ناڕەحەتی و ناخۆشی و فرمێسکەکانیان بۆکا بە خەندە و خۆشی. بۆی هەمیشە بە کارەکانی ئێوە بە بەخشندەی ئێوە بە دڵسۆزی ئێوە ئێمە دەگەڕێن و ماندوو نابین و هەژاران و نەداران بەسەر دەکەینەوە و لە هەر کوێ بن بۆی بتوانین هەر جارە و ماڵێک لە نەهامەتی لە ناخۆشی لە ناسۆری ژیان ڕزگاریان بکەین. ئێمڕۆ بەرنامەی بەخشین لە قەزای سۆرانە و ئەمانەوێت چیرۆک و ناڕەحەتی و ناخۆشی ئەم خانەوادا بۆ ئێوەی خێرخواز و بەخشندە بگوازینەوە. بابزانین ناڕەحەتی و ناخۆشی و ناسۆرەکانی ئەم ماڵە چییە و گیر و گرفتیان چیە و چۆن ئەتوانین بەشێک لە ناهەمواری و ناڕەحەتەکانی ژیانیان بکەین بە خەندە و خۆشی. دەرگای خێر و ڕەحمەتیان لێکەینەوە و بە ناوی خوا دەست پێەکەین بۆ ئەوەی لەگەڵ ئێوەی خێرخواز و بەخشندە هاوکاری خەمەکانیان بین. وەڵام من چار هێتیمم هەنا کرێ چیمە کچێکم نەخۆشە خۆچمەشێ 200,000 هەیە لە فەقیرانە خێری لێگەهنە هەنگۆ ئەگە کۆمەکامم بکەن یا خەڵکێ دیکە. چەند ساڵە باوکی مناڵانە؟ 2 ساڵ و نیوە. 2 ساڵ و نیوە. بەڵێ. چی بوو؟ کاری چی بوو؟ کارگەر بوو. کارگەر بوو جەلتێ لێلا مر. یعنی کرێکاری دەکرد و بە نەخۆشی وەفاتی کرد. بەس باشتر بوو دێ مەسەما بوو ئەگەر دیواری بان نەماندێ چ لێ هێت وەیە ئەوان باب نەمایە ئەو کەتینە سکرا من لۆ من زەحمەتە مامستا. دوای وەفاتی باوکیان هیچ مەعاشێکیان بۆ نەمایەوە؟ نەخێر. هیچ کەس نەبوو ئیشیان بۆ بکە کەسابەتێکیان بۆ بکە؟ نەڕاگرتن یعنی کەس نەبوو ئیدی ئەمن بووم ئەمەژە ئینەمانە خۆم. کاتێ باوکیان مابوو هەر خانووتان نەبوو؟ هەر لە کرێکی بوو؟ نەخێر نەبوو. هەر کرێکی بوو؟ بەڵێ. ئەی ئێستا ژیانی ئێوە لەسەر چییە؟ مەسەلەن ژیانەمە زۆر سەختە. 4 مناڵ سییانیان لە مەکتەبن وایە؟ بەڵێ یەک ناوچە 3 دەچن. 3 مناڵ. کچەکان 2 دەچنگە کوڕەکە. وەکو مناڵی خەڵک ئەتوانی بەڕێیانکەی بە پارە و بە جلوبەرگی جوان؟ وا ناشێن بەس لە من عەجزن بەس ئەوە دەکەم بۆن جوور دەکەم دەئینم کل من عەجز نەبن. کوڕەکە زۆر زەختێ سەمند کات بەس کچەکەم باش. داوای شتەکە؟ بەڵێ یعنی هەیە نەبی دەبێژیت بینە یان ئەسیەتم دکات ڕۆژ بۆ ڕۆژ گەورەت بیتم. یعنی
ئەو سەری منداڵەکانی ڕەفیقی دەکە هاوڕێکانیەکە بەڵێ دەچی دەبژی مامۆ لە مەکتەبێ هوونە ئەمر حەست کە مەکیوان بم بێژم کوڕم وە نابێتن چۆن ژیان بەڕێ ئەەکەن چۆن بەم کارە خێرخوازەی کە 200,000 مانگانە پێتانەدەن ئیشێ دەکەم ئیشێ دەکەی بەڵێ پیرە ژنێک جەل تێ لێدا بوو 2 مانگە ئەمە چم خوددانم کرد ژنێکی حەمل هەبوو ئەمن خوددان کرد خزمەتکردن بەڵێ خزمەتم لەبرەوە پارێ وەرگرت مانگ هەبوو دووەرە قەدانەمە 2 دۆنەمە خەڵکێتی زکاتێ تێنیتن یعنی هوتو چۆن ئەو منداڵانە بەجێ دەهێشت دڵ لایەن نەبوو با لە مەکتەبێنە هەندە جار نووسینە یا ئەنگە خوددا بەمە یان زۆر دوور نەبیتن نێزووک بی دەچم ئیشێ دیکە هەبوو ژنێکی کچ بوو 5 وەرەقەدان جەل تێ لێدا بوو گوتە من وەرە ئەم لە چوومانێ گوتم ناتوانم بە منداڵی خۆ لە ناچاریان چی خزمەتی خەڵکەکەی بۆی هەرێ بەخۆی منداڵەکان بێناز نەبن لەوە هەرێ زیاتر والله یعنی خۆشی خۆم هێلانە بخاترەوە منداڵانە ناتوانم نەپێلم جگەرە چ لێ بکەم ئەی چۆن کرێ خانوو ئەدەن چەندێکە هەیە ئیشێ دەکەم هەیە کە یانەی ئەو مەعاشای دەهەلگرم دەدەم لەڕێ خێرخواز بەڵێ کوول من گلەی نەبن 200,000 لەڕێ خێرخوازانەوە بۆ تێ بەڵێ. 120,000 کرێ لێ دەدەین بەڵێ باقیەکەی تر کارەبا و ئاو ئەوانە ئەی بژێویەکە گوتم بەسەر ئیشێ دەکەم هەیە خەڵکێک زکاتێکی لۆم دەینیت لۆ من سەختە زۆر سەختە جیم تەنگە تا ڕەشۆ هەمە ڕوتوبەتە بەسە ژوورە حشکە بچووکیشە خانوو بەڵێ بچووکە لە ئیمکاناتی ماڵ زۆر زەعیفم نیتم ئێستا بەفرێکی زۆر باریەوە لە سنووری ئێوە باران ئەباری تا چەند ژیانتان قورسترە بێ لەم بەفر و بارانە لەم خانووە ناخۆش نییە زیاتر لە قورسە نەخۆشە مامۆستا زۆر نەخۆشەکەەوە نەشێندار کەوی نەشم چم ئیشە خۆ بکەم منداڵەکانم نەچوینە مەکتەبێ ئەوی دەباری نا دیواردا منداڵەکان داوای شت لێ ناکەن کە با داوای دەکەن داوای ئەوەی دەکەن مەزنەکە باشترە کچەکەم 8 ساڵە ئەوە باشە ڕۆژهەڵات ئەوەی دیکە نازانن هەیە نییە کاتچیە هەدەڵێن بینە دایە حەلیمە بینە ئەوەی بینە ئەوەی بینە بەڵێ بەنسبەت ئەو جێکەوە لێ هاتوون بەرنامێ بەخشین زۆر زۆر بەخێر بێن کە هاتوون بە قەزای سۆران ئێرەگە ڕەچی شەیدانە ئەو ماڵە جیرانی ئێمەیە 4 هەتیوی هەیە بێ سەرپەرشتن خانووکەشیان کرێ خانوویشی ئەو تۆ نییە کە بڵێتیا بگونجێت یا ئیداری تیا بکە دوایەوەش بەتەنیا بە من و بە جیران و بەولالا ناچێ بەڕێوە ئەگەر بتوان خێرخواز الحەمدوللا لە کوردستان زۆرە ئەگەر بتوان ئیمکانیت هەبێ یارمەتیشیان بکەن بدەن کەشتیشی وایان بۆ بکەن کە لەو نەهەماتە نەجاتیان بێ چونکە ئەو زستانە سەختەیە وا من چوم جلیکانێ نەوتم کڕیا شێ ئەو بەو یارمەتیانە باوەڕ ناکەم ژیان بچێتە سەر ئەنجا ئێمە زۆر زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەین کە هاتوون ئەو ماڵی بەسەر کردوێتەوە خوا خێریان بنووسێ نەهامەتەکەیان زۆر زۆرە لەوە زیاتر ئیمکانەتیان نییە کە بچن ێستا سییانیان نەسێتە مەکتەب مەکتەبیش خۆتان نەزانن پێویستی بە پێداویستی مەکتەب هەیە دوای ئیمکانەتەکەی ئەمانی زۆر زۆر کەمە جا حەزەکەی نەگەل لە ڕێی خێرخوازانەوە یارمەتیشیان بکەن ئاوە خان و یەک شتێکیان بۆ دابینکەین خوا خێری هەموو لایەک بنووسێ ئینشاءڵڵا بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 قەشایە ماڵ ئەوە پارماڵێکی لومئینە خودای خێری بنووسیت برا دۆست بووم
ئەوانە لۆم کڕین بە لە باشوویم نییە یعنی امکاناتی ماڵ زۆر زەعیفم وەک پێویست کەلوپەلی ناوماڵت نییە ناوڵانیتم چ شتێک زۆر زەرورە کە نەتبی ئێستا هەڵعەم زەرور لە باشوویم نییە کوچلکی دەستت شوم غەسالت نییە بەلە خەساڵم نییە بە سەلازش هەمە بە سەلازم شوتێ تێدا تەوانیە خراپ بووە بەێ لە بوو نەوروز دەبی لە بخۆیەکی ئاجووی ئەوەکەم هەنێنیتم لە هەمە مهمتر مامۆستا ئەمە دوێت خانیەکی ئەگە لە بسرمانێت دیکە لە هەنگوو یعنی ئەو خانی بدەنم بەس خان لە کرێچێتی ڕزگار دەبێت لە کرێتی ڕزگار یعنی بسەرە مانگ دەهێت لە بە من تایە کە پارەی کرێ بدەم لە کرێتی لە منداڵە خەمەی گەورە منداڵە بە ناچمە دەر بەس مەدوێت ئەوانە چاور دیوارەکە بیت بێ منات بن خەمی کرێت نەبێت لە منداڵێ خۆم لە خۆم ناکێ ئەوەنە پێ هەستێنەوە مناڵێکت نەخۆشە لەو مناڵانە تۆ بەێ چی نەخۆشێکی ڕۆژ بین لە چیەتی سەردا سەری چێتی سەری عفونەتێ کەوتووە بەێ پێ قادرمای داهاتە خۆر هاژێم نەبوو کوها ینی کە 12 ڕۆژە کاتێتی دختوری دانا دێمریت لەسەر قادرمە کەوتە خوارم بەێ پێلەکانی گەورە بەڵێ ئەی سەری چی لێ هاتووە بەس ینی سەری دەخوریێت لەولەوای تووشی حەساست بوو عسەبانی دەبیت عەسەبی شەبێ بەێ بارە مناردە ڕاوزای نەمهێنارد دلم نەهات ئەی نەتبردە دکتۆر چی دەڵێ دکتوری چاک کردوێت یعنی لەبەر بێ پارەی نەبێت دکتۆری باش ئەری بەخۆی دەستم زەعیفە ناتوانم ڕاستی چەند نەبێ نەتبردە دکتۆر سەردانی دکتۆر نەکردووە بار یعنی یەک ساڵە نەچێتە ئەری بەخۆی نەمبردیە بەس لەو حاڵی داش ها ینی کوبابی لێ چوونە نەمهێلانە ینی بە فکریە بێبابی بکەن بە جلوبەرگی و بە خواردنی هەمن بۆ جوور خزمەتی کرد ئەری بەخۆی گەلە جاوجی نارم دەڵێن حەلیمە ئەنگار بابی هە بسم الله الرحمن الرحیم دیارە خوای گەورە ئەگەر ماڵی بە خێرخوازان بەخشیوە ئەو ماڵە تاقیکردنەوەشە واتە دوا ڕۆژ لێی دەپرسرێتەوە یەتیم و هەژارێکی بێباوکی بەو شێوەیە هاوکاری نەکردبی لێپرسینەوەی لەگەڵ ئەکری ئەو ماڵە بۆ تاقیکردنەوە درایتە ئینسانی لە هەنای هەژار و بێباوک و هەتیمێکی ئەوانێ خوای گەورە ئەو ماڵی لێ ئەستینیتەوە چکەوە بۆ تاقیکردنەوەیە خوا لە قورئانی پیرۆز بە نەس باز دەکا ئینا بەلەوناهوم کەما بەلەونا ئەصحاب الجەنە خوا سوبحانە وتەعالە دەفەرمێ ئێمە ئەوانمان تاقی کردەوە هەروەکو ئەصحاب الجەنەمان تاقی کردەوە ئەصحاب الجەنە پیاوێکی خواناس خواپەرست باغێکی هەبوو و ئەو باغەی کردبوو بە سێ بەشێکی بۆ ماڵی خۆی بەکاردەهێنا بەشێکی بۆ خەرجی ئەو باغە بەشێکیشی بۆ هەژارەکان بەڵام 2000 کە وفات ئەکا سێ منداڵی لە پاش بەجێ ئەمینن ئەو سێ منداڵانە دەڵێن ئێمە وەکو باوکی خۆمان ئەو باغەی بەرهەمی ئەو باغەی نادەینە هەژاران بەیانی زوو ئەچن تا هەژارەکان خەبەریان نێتەوە بە خۆیان بە تەنیا ئەو بەرهەمی ئەو باغە بخۆن کەچی خوا سوبحانە وتەعالا موسیبەتێک ئافاتێک لە ئاسماندا دەبارینیت ئەو باغەی هەمووی دەسۆتینی زە با ئاگادار بن ئەوەی ماڵ و سامانی هەیە بەخوای ئەگەر بێباوک و هەژارێکی ئاوا ببینی خانوێشی بۆ دروست نەکا بڕەپارێشی بۆ نەبڕیتەوە خوای گەورە ئەو ماڵ و سامانە لێ ئەستینیتەوە ئەو ماڵ و سامانە بۆ تاقیکردنەوەیە لە تاقیکردنەوە دەرناچی خوای گەورە ماڵ و سامانی لێ ئەستینیتەوە و ئەمەوێ مژدەچیش بۆ کەسانە بدەم ئەوەی کە نەخۆشی لە ماڵە هەیە هەر نەخۆشیێکی کوشندە خۆی نەخۆشی هەبیان ماڵ و منداڵی نەخۆشی هەبی ئەگەر ماڵ و سامانی هەیە
باڕوو لەو بێباوکانە بکە ماڵ و سامانیان پێبەخشی خوای گەورە شیفان بۆ دینی چکە خوا سبحانه وتعالى لە قورئانی پیرۆز دەفەرمێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا کاتێک کە ماڵ و سامانی خۆ دەدەنە کەسێکی بێ باوک و نازدار و هەژار لە کۆتایی ئاەتەکەدا دەفەرمێ وەلەقاهم نەظرەة وسرورا ئیتر دڵیان پڕ لە خۆشی و کامەرانی ئەبی خۆشی ئەگەڕێتۆ ناو ئەو خانەوادەیە پێغەمبەری خوش ئەفەرمێ عليه الصلاة والسلام داو مەرضاکم بالصدقة بەبەخشین بە سەدەقە چارەسەری نەخۆشیەکانتان بکەن وەرن بۆ ئەو ماڵە هەژارە خانوویەکیان بۆ بنیاتنێن کە خانی بنیاترا ئیتر خۆشی و شادی ئەگەڕێتەوە ناو ناخی ئەو کەسانەی کە ماڵ بە و هەژارانە بەخشن و خانوویەکیان بۆ دروست دەکەن جا ئەو ماڵ و سامانە خوای گەورە بە ئینسانی دایە بۆ تاقیکردنەوەیە ڕۆژێک دێ ئەو ماڵ و سامانەی لێ دەستێنیتەوە جا تا ئەو ماڵ و سامانە لێ نەستێنرایتەوە پێویستە ڕوو لە خوا بکەین و ئەو ماڵ و سامانە هەروەکو مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس دەفەرمێت ئەگەر ئینسان سەیری کەسێک بکە باغی خۆی دەبڕیتەوە ئەڵێ بە عەقڵ وەختی کاتێک کە باغەکە دەبڕدرێتەوە ئینسان وات ئەگەر بە عەقڵێک بدەتەوە باغەکە کم دەکا کەچی هەتا دارمێ و نەبڕێتەوە زیاد ناکە جا پێویستە ئینسان لە ناو ناخ و دڵ و دەرونی خۆیدا خۆی ئاسوودە بکات و وەڕوو لەو هەژار و یەتیم و بێ باوکان جگە لەخوا هیچ کەسێکی دیکە نییە و دوای خوش ئەو ماڵ و سامانە خوای گەورە ئێمە ئاراستەی کردوین بۆ ئەوی لە ڕۆژێکی وە ئێمە لە ژیانێکی خۆش بین و ئەوانش ئاوا بە تەنگ و چەڵەمەی ژیان ببەنە سەر ئەم ماڵەش یەکێک بوو لەم ماڵە هەژار و نەدارانە کە خاوەنی چوار منداڵی بێنازی بێباوکە مەبەستمان بوو ئەم مناڵە بێباوکانە لەم خانووە کرێچێتی ڕزگاریان بکەین بۆ خانووی خۆیان و بەشێک لەو ئازاری کەوتوتە سەرشانیان بۆیان سوک بکەین چونکەم ماڵێک چوار مناڵی بێباوکی تیاژیان بەسەربرێت و لە خانوویەکی ئاوا کرێچی بێت دوو جار ئەرکیان لەسەرە و ژیانیان قورستر ئەبێت بۆی هەمیشە هاوکاریەکانی تۆی خێرخواز ئەبێتە چەترێک بۆ هەژاران و نەداران و منداڵانی بێباوک لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە دەرفەتێکی باشتان لەبەردەستە کە بە چاوی خۆتان ماڵە هەژار و نەدارەکان دەبین و دواتر لەسەر دەستی ئێوەی خێرخواز و بەخشندا ساڕێژی ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان دەکرێت ئێمە لە قەزای سۆرانەوە چاوەڕوانی هاوکاری کۆمەچین لە ئێوەی خێرخواز و بەخشندا بۆ ئەوەی ئەم ماڵە هەژار و بێباوکە دەکرێتێتی ڕزگاریان بکەین و بیان کەینە خاوەن خانووی خۆیان و لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکان ڕزگاریان بکەین هاوکاری و کۆمەچەکانی تۆ ئەتوانێت ژیانی ئەم خانەوادە هەژار و منداڵە بێباوکانە بگۆڕێت بەخشین
خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 11 1970 961 35 1950 723 25 55. پێشەکی بە خێر بێنە سەر چاو بەرنامەی بەخشین. من ناوم حەسەن عەبدولحەمید ڕەشیدە، دانیشتووی کەلار گەڕەکی شەیدان. من لە 15/3/2017 عملیاتی کیستی ئەوم بۆ کرا لەسەر جگەرم. مایەکی پێچوو هەر ئەملەلایەن پیامەکەوتیان ئەم ئاوە کیسەیەکیان داناو لێرامە کە ئاوەکە ئەو زەرداوە تێچێت کەم بێت و نەمێنێ. یەک دوو عملیاتی بۆم کرد و لە خەستەخانەی شۆڕش خوانمی. عملیاتی زراو یەک دوو بەر لە زراومە بوو، یەکیان دەرکرد و یەکیان ژیشکاند. ئەوە دەرد و سەمانگە لە ئین خوانمی لە خەستەخانەی شۆڕش. 4 عملیاتم بۆ کرا. خەستەرەی دڵێوکو ئەم سۆندەیانە دەرکرد و زەرعی جگەر و ئەمانیان بۆم کرد. دەور 4-5 مانگ لە هەندستان مامون. سە لە خۆ بەزێ باشم بەس قاچمە ئاوسێت. وەڵاهی تێچووی عملیاتی هەندستان 5 دەفتەرونیوی کرد. 5 دەفتەرونی و کە هاتمەوە ئیتر هیچ وە دەستمەوە نەما. کە هیچ وە دەستمەوە نەما قەرزاریش یەقەمی گرت و مەجبوور بووم خانەکەم فرۆشت و ئێستا ئەم خانەی خۆمە بەکرامتیە. خاوەنی 4-5 مناڵم، کچێکی تالاسیمام هەیە. وەڵاهی ڕۆژانە بێژم ئەم دوانە ئەوێ 10 شەو بۆ 10 بەیانی بیخۆیت. ئیتر ئەوانش ئەخۆی بەس ئەمانە دکتۆر وتێتی ئەوێ هەتایە بیخۆی. وڵی ئەمە لە هەندستان و بۆم هاو تااقەتێکم بۆ هاو وە 4 گڵا. لێل ئەماوە 4 گڵا بۆم هاو. ئیتر ئەمە ئیسا لە سلێمانی سندم ئەمە وە 100,000 زۆریان فەرق. کاک حسەنێمە لە بەرنامەی بەخشین و دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی ملیۆنێک دینار هاوکاریمان بۆ بەڕێزت هێناوە بەو ئومێدەی کە بۆ ماوەیەک بتانی هەندێک عیلاجی خۆتی پێ بکڕی و ببێتە مای بارسووکیەک بۆ بەڕێستان. زۆر سپاستانەکەم، زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم کە منیان بەسەر کردووە. زۆر سپاسی ئەو خێرخوازانەکەم کە هاوکاری منیان کردو و دەستگیرۆی منیان کردە. منش داوا لە ئەو خێرخوازانەکەم یارمەتیم بدەن لەبەرەوەی خاوەنی 4-5 مناڵم و ئێستاکە لە کرا دەژیم. زۆر سپاستانەکەم. ناوم شەیدایە، شەیدا ئیسماعیل محەممەد. زۆر دەستخۆشی لەو خێرخوازانەکەم کە ئێمەی کەوتە بیر و لەبەر خاتری ئەو مناڵە هەتیوانش کە ئێمەی کەوتە بیر ئەو هەدەی بۆ ئێمە ناردووە.
یا ڕەبی خوای گەورە لێ ڕازی بێ زۆر مەمنونین خوای گەورە پاداشتی بداتەوە ئینشاءالله خوا بە گوێرەی حاجێ بۆی بنووسی ئیتر خۆمیشە بەخوا 3-4 نەخۆشی درێژخایەنم هەیە بەخوای گەورە و بۆنەی کرێخانە و ئیجار و مەسروف گرانە و خۆم 3 مناڵ هاتیوم هەیە 3 براکەشم کەوتەتە سەرم براکەم مردووە ئیتر زۆر وەزعمان خراپە بەخوا مناڵەکانم حەبوو قەترەی تەلەسیما خۆن هەتا مردن ئەبێ و ئیلاجە درێژخایەنە بخۆن جاری وایە و بۆنەی کرێخانە و وەزعمان ئاوایە و ئیشکەرێکمان نییە بڕوا بکە بە 10 ڕۆژ بە 11 ڕۆژ نایخۆنەوە ئیلاجانە زۆر پێیداوە زن کە نەیخۆن خۆمیشم نەخۆشی دڵم هەیە زەختم هەیە غودەم هەیە ئیتر داواکارم لەو خێرخوازانە بە ویژدانی خۆیان لەو دەوڵەمەنانە چاوێکمان پیا بخشێن و بەزیان بێ بە حاڵ و وەزعمانە ئیتر حاڵ و وەزعیشم ئاوایە هیچ دەسڵاتێکم نییە حساب کە دایکی 6 مناڵم ئیسە بوومە بە دایکی 6 مناڵ داوا زۆر وەزعمان خراپە ئەگەر ئاگاتان لە وەزعمان بێ زۆر مەمنونتانەوین خوای گەورە لێتان ڕازی بێ زۆر وەزعم خراپە تەنگە نەفەسمەکە 5 نەوە حەپی درێژخایە نەخۆم جاروایەوە بۆنەی زروفمان ناگونجێت ئیشکەرمان نییە زۆر وەزعمان خراپە خوشکە شەیدا ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو دیاری بۆ بەڕێستان هێناوە لەو خێر و سەدەقانەی کە خەڵکی خێرخواز دەیهێنن بۆ دەستگاکەمان بە ئومێد ئێوەی کە بۆ ماوەیەک بتوانی بژێوی خۆتان و ئەو منداڵە بێ باوکانەی پێ بەڕێ بکەیت و بتوانی هەندێک چارەسەر بۆ خۆت پێی بکڕی بۆ هاوکارێ من زۆر مەمنونتانم دەستخۆشی لەو خێرخوازانە شەکەم لە ئێوەش کە فریایی ئێمە کەوتن و خوای گەورە لێتان ڕازی بێ خوای گەورە پاداشتان بداتەوە ئیشاءالله دوعای خێرەکەم کە زیاتریشتان پێ ببەخشن و لەبەرەوەی ئێوەش چاوتان بە فەقیر و فقراوە بێ و یارمەتی ئەم بێ باوکانە و ئەم هەژارانە بدەن و خوای گەورە لێتان ڕازی بێ مەساگیە من ئەم مناڵانمە هەیە ئەم کەنشمە ئەمەلیات کریاوە دەستم ناچێ فەقیر ومە کریاکاری نەوێت دامایی نییە بەخۆ هیچ بۆ نەکریاوە هەتا ئیساکە ئەم مناڵانمەوە دامای بڵێ ڕێ باوکیان خوا لە گوناحی خۆش بۆ ڕێتە ڕێ خۆیەوە ئەو ئێتر هەوە بۆ بەختی و دامایی هەوڵ نەسەنا هەتا ڕۆژارێکی ئیمڕۆ هیچ ئیشێکمنەوە هیچ کاسبێکنەوە بیکەم بسمانێ بێ خێرێکی هاوردێ دینێشی هاوردێ بەخوا هەکریاکاری و بە بەختی نێ ئیتر ئاوا دامایی نێکردم هیچ نییە وەڵا خۆم هەروە دالێ و چت بێ بژارە بێ ئەچین ئەیکەینەوە بەرەی سیروان ئیشێتر بێویکەینەوە بەرەی سیروان ئیتر کارێک کشتی بێویکەین و ئیتر سوێکش حاوینێ بێت تەماتەڕنینێ زەرعاتێ چتە بێ ئەچین ئەیکەین ئیتر ئەوە هەموو کار و کاسبێکمانە بەخوا ڕۆژانەی وا هەیە 20 ڕۆژانەی وا هەیە 10,000 و 20,000 و 15,000 ئیتر ئاواسانە و ڕۆژانەوە وەکرێ مشتی ڕۆسان 5 کەسە خۆمان 5 ئەو کوڕە و یەکەتر بچکەڵی تشم هەیە کاسبکاری کە کەسم نییە کاسبکارێکم بۆکەم خۆ خۆم نیە کە کارێک کاسبێکیان بۆکەم هیچ نییە سوێ بەهار بێ قمرێ گایە سەوزەیە چێدا بچێ خۆمەرە بچم خۆیان بۆیانەکەم و دەم خۆمەیان فرۆشم بۆیان ئیتر ئەوە هەموو ڕەنج ڕاستێکمە ئەو ڕاتەڕێەوە پێ خوشکە بەهێم لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی ملیۆنە دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێستان هێناوە
بەو ئومێدەی کە بتوانن بۆ ماوەیەک ژیانی پێبەڕێ بکەن و وەکو هاوکاریەک بێ بۆ ئێوە. بەشتانە و ڕێکۆلێتان بەزیاکە بەرخشم بەرداوانە و بەردەمە بەش ئێمەیان ناردێ و هاوردیانە بۆ ئێمە خوالیان وەزیاکە خوا لە خێرەوە خواز دەڕاتەوە خوا بەخشینی ئەو بەرنامەشەکەم خوا لە کەسیشە بەزیاکە ئێوەی هاوردێت ئێوەی بەش ئێوەی نەوڕی. من ئارامەکرێمم لە شاری کەلار لە 2007 چاوەکانم لەدەستداوە ئەیتر ئەو ژیانەی بەسەر منە هات لە 2007 بۆ ئێستا سپاس بۆ خی گەورە ڕاستە من هەردوو چاوم لەدەستدا بەڵام الحەمدلله یعنی سپاسی خی گەورەی لەسەر دەکەم سپاس بۆ ئەڵڵا بەس بە شەوانە گڵۆپی ئیشکات ئەیبینم بەڵام تارماییکی ڕەشبان چاو مەگرێت دۆستێ برایەکەوە لە پاڵما دانیشێ نازانم مەسەلەن سەر و دەم و چاو شتی چیشکڵێکە سپی پێستە ئەسمەرە یا مەسەلەن تیجلێکی لە بەرایەنە وەڵاو شتانە مامۆساگیان ناگەن وەڵی مامۆساگیان تەقریرەکانم داوە دۆستێک بردی بۆ وڵاتی ئەڵمانیا بووم ئیتر لەوێنە دکتۆرەکان سەیریان کردبوو وتیان و ئەمە ئێمە سەیری ئەم تەقریراکەین بەم تەقریرە ناتوانین ئیشکەین ئەگەر خۆی بێبۆیرا بۆی هەیە ئێمە لێرە چارەسەری بکەین ئیتر منیش هەوڵێکی زۆرم داوە تا ئێستا سبحان الله هێشتا کە قسمەت جوتی نەکردووە من لە 2006 مانگی 11 ژیانی ئەو سەرگیریم پێکێنا خاوەن دوو منداڵ مامۆساگیان مامۆسارام ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێزتان هێناوە بەو ئومێدەی کە بۆ ماوەیەک ژیانی پێ بەڕێ بکەن و ئەوەی کە پێداویستی خۆتانە پێی دابین بکەن انشاءالله. ئینشاءالله من دەستخۆشیتان لێکە مامۆساگیان کەەوە لە بەرنامەی بەخشینەوە سەردانی هەموو کەسە خاوەن پێداویستی تایبەت و ئەو خەڵکە هەژارە ئەکەن من دەستخۆشیتان لێ یەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دەستخۆشی لە خێرخوازانی شەکەم هیوادارم هەموو کات و ساتێک خەمخۆری خەڵکی فەقیر و هەژار و خاوەن پێداویستی تایبەت بن دەستخۆشیتان لێ یەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر میلاد سعیدم پێویستم عربانەیە زۆر سپاس دەکەم و دەستخۆشیتان لێکەم من گەرەمە خۆم بڕۆم پێویستم پێیەتی تا زەحمەت خەڵک نەدەم خۆم بچم بخۆم لێمە وەختە ئەموان هیلاکەون دەستخۆشیان لێکەم و سپاسیان شەکەم الحەمدولێ ئەچمەوە مزگەوت و نوێژەکان لە مزگەوت دەکەم و ئیتر دوای مزگەوت سنەت و شتەکەم و تیم ئەوم عەربانە گەرمە چمەوە مزگەوت نینە ئیتر ناتوانم بچم پێویستم عەربانەیەکە. من زۆر سپاسی بەخشین دەکەم کە ئەم عەربانەیە دا پێم
زۆر سپاسیانەکەم ئینە بۆ ڕێگا و بانگ زۆر چاکە ئیتر خۆم ئەچوم پێ و خۆم تێم و زەحمەت کەس نادەم و زۆر سپاسیانەکەم و دەستخۆشیان لێەکەم وەختە بانگیدا ئیتر پێویستمە باوبوو براگانم نییە خۆم ئەچوم نێژەکەم و تێم و شتم دەرەکە خۆم ئەچوم تێم دوعای خێرمەیە بۆ بەخشین کە سپاسیانەکەم بۆ فەقیر و هەژارانە زۆر سپاسی بەخشینەکەم کە ئاڵکاری فەقیرەکانەکەن. من کارزان محەممەد زۆر سپاسی بەنامی بەخشینەکەم بۆ هاوکاریکردنیان بە عەربانەیەک من عەربانەکەم زۆر پێویست بوو من لە 4 ساڵەوە تقریبەن وان پێ هاتووە بە دەرزی وان پێ هاتێ من پێشتر ساق و مود بە دەرزی وان پێ هاتێ ئێستا ئەو بە عەربانەم زۆر سپاسی بەنامی بەخشینەکەم ژیانی هاوسەریم پێکەناوە بەڵێ مناڵێکیشمان هەیە و بەم عەربانە هاتوو چۆکردنەکەم بەڵام بۆ شوێنێکی دوور چمەوەیەکی یا پاڵم نایەکێکم لەگەڵا بێ لەبەرەوە خۆم ناتوانم هیلاکە بم پێ زەختەکە وێرە وەڵای هیلاک تەکا زۆر تۆ بۆ نمونە بۆ شوێنێکی دوور چی یا خوانەخوازە بۆ شوێنێ بچیت عزیێتە بێ وڵای ئەمانەی کە بهینوێ تۆزە نزیکە باشترە بەس بەخوا دوورەکان تۆزە ناقەحەتە یا بێ و سیارە بچی یا بێ عەربانەش یەکێک لەگەڵا بێت تۆ هەموو کاتێکیش نایەکێ لەگەڵتا بێ وڵای بۆ نمونە من ئیسا لێرام خۆرەمیش ناکە بەڵام هێزی تایە ناتوانم پێی هەڵسم هەر چۆن تۆ گەرەکە قاسمە جوڵەیانی هینەکە بەس ئەوەی تیانەکەت بتوانم هەڵسم پێی ئیلا بێ کەسێتەکما بێت چونکە تۆ من بازاق تۆزە دوورە لێمان و ناتوان بەم عەربانە بچم تا بازاق و بەو شێوەیە. زۆر سپاسی بەنامەی بەخشینەکەم بۆ هاوکاریکردنی بەم عەربانە بۆ من زۆر مەمنونیانم شەکانی من بۆ ئاسانتر بۆ بۆم عەربانەیە ئینشەڵڵا دەستخۆشی لە بەنامەی بەخشینەکەم دەستخۆشی لەوە شەکەم کە هاوکاری بەنامەی بەخشینەکە و بۆ ئەوەی کە عەربانە و شتیکە بۆ فەقیر و بۆ هەژاران بکە. بەخشین نعم حسين فقر كريم عزيزة لكلوجوغان دانشتما نالي وعملياتا بيرستما عرباني شحنة أم عربانة ومنزون نالا حتى يام باقمنا دنگا بيرني بوم لاولا من أجل بيتم بوشونا قريك يا باقمنا بوم لاولا يا داقنا باقم بودوكا بوم لاولا دەستخۆشی لە بەخشینەکەم کە ئەم عەربانەیە داوامە ماڵی ئەو کەسانە هەوا بێ کە ئەم عەربانەیە داون ئیتر لەمە و دوایتر خۆمە ڕۆم بۆم لاولا پێویستیمە دەگ و باوکم نییە بەم عەربانەیە چوم ئێشەکانی خۆمەکەم.
ناوم دیار عەبدوڵڵا عەلی سعدونە دانوشی ڕزگاریم سەربەقەر کەلار خێزاندارم خاوەن دوو مناڵ و خێزانمە ئەوە تقریبان 6 ساڵە سەر جێگام تر ناتوان بە پێ بڕۆم هەر بەسەر عارەبانەوە ئەبێم زۆر شوێنمش کردووە بێژی دەرەوە ئیشعام ناردووە بۆ سلێمانی ناردمە بۆ ئێران ناردمە هەر ئەڵێ لە دەرەوە چارەسەرتەیە و توانم شانیە بچمە دەرەوە ئێستش ئەو عارەبانەمە هەیە کە یەکێکە مستەمر پاڵم پێوە بنایە بۆ سەر جەعدە بێ بۆ سەر دوکانێ بڕۆم لە شۆستەیەکا بچمە سەرەوە زۆر جار شۆستەکان ڕێگیری پشلیەکان ناتوان بچمە سەرەوە ئەبێ دوو نەفەر لەگەڵ ما بێ ئێستا زۆر پێویستیم بە عارەبانێکی کەمەندان بووە ئەبوو کۆنتترۆڵ سپاسانەکەم کە هاوتانە بۆ من دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین بۆ خێرخوازان و ئەوانش هاوکاوەکاری ئەم خێرخوازانەکەن و عارەبانە دابینەکەن بۆ کەمەندامان بەڕاستی ئەمە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی چاکە بۆ کەمەندامان کە چۆن بێژی کەمی لە ئازارەکانیان کەمەکاتەوە مەعاونەتیان تۆزە باشترە کە پێویستی و عارەبانەی کۆنتترۆل بێ بۆ سەر جەعدێ بڕات شتێ بکڕێ بۆ شوێنێ بڕوە ئەو عارەبانە ڕاستگەرەکە گەرە دوو نەفەر یەک نەفەر لەگەڵ تا بێ بۆ هەموو شوێنێ بچیت بەس ئەمە ئەتوانی وتەینا بڕێتە دەرەوە بۆ سەر جەعدە بێت شتێ بکڕێ بێتەوە بۆ ماڵەوە دەستخۆشی لە کەناڵی بەخشینش دەکەین دەستخۆشی لە جەماعەتی خێرخواز و ئەوانەی کە ئەم عارەبانیان دابین کردووە بەخشین بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان ئەمڕۆ لە سنووری شاری کەلار دەستگای بەخشینی خێرخوازی هەستا بە دابەشکردنی هەندێک هاوکاری لەسەر خەڵکانی نەخۆش و هەژار و خاوەن پێداویستی تایبەت و هەندێک منداڵی بێ باوکدا خۆشەویستان هاوکات دەستگای بەخشین هەستا بە دابەشکردنی چەند عارەبانەیەکی شەحن بۆ کۆمەڵێک خەڵکی خاوەن پێداویستی تایبەت خۆشەویستان چەند گەورەیە بۆ ئێوەی خێرخواز بۆ ئێوەی دڵاوە کاتێک کە ئەو هاوکارەی ناردووتانە بۆ دەستگای بەخشینی خێرخوازی و دەیبیننەوە کە بە دەستێکی ئەمین بە ستافێکی ئەمین دەگاتە دەستی خەڵکانێکی وەکو کاکە دیار و خەڵکانێکی دیکە و خەڵکانێکە منداڵی بێ باوکیان هەیە ئێوەی بەڕێز هەمیشە پاشخوای پەروەردگار پشت و پەنای دەستگای بەخشینی خێرخوازین بۆیە ئێمە لێرەوە پێتان دەڵێن خوای پەروەردگار سەروەت و سامانتان بپارێزێ خوای پەروەردگار سەربەرزی دنیا و دواڕۆشتان بکە خوای پەروەردگار بە فیردەوسی ئەعلا پاداشتان باتەوە سوپاستانەکەین ئەوەندەی کە خوای پەروەردگار پێی خۆش بە سوپاسی ئێوە بکەین سوپاستانەکەین بەوەی کە هەمیشە ئێوە پرۆژەکانی ئێمە دەگەێنن بە پایان بۆیە هەمیشە دەڵێن بەو دروشمەوە دەڵێن ئێوەی بەڕێز ببەخشن و ئێمەش لە خزمەتین بۆ ئەوەی بەخشین لە وڵاتی کوردەواریماندا بەردەوام بێت.